سڵاتان لەبێتم کاکتان باش بینێرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ڕۆژ باشەوەیکی ڕاستەخۆ لە پرۆگرامێکی نوێیان لەگەڵتانم هیوادارم هەموو لاکتان باش بن و تەندروستێکی باشتانە بێت. ئازیزان ئێمە ئەمێ سەرەتا پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی پامنێر و هەروە هاوکار و هاوپیشەمان کاکە هونەر ڕەسوڵەکەم کە بەڕاستیەکێک بوو لەو پامنێرە دیارانی کە هەمیشە زۆر بە بوێرانە هەمیشە زۆر بە چالاکانە کارەکە و هەروە پیشەکەی خۆی جێبەجێ کردووە کە زۆر کات لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمە لەگەڵمانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە هەمیشە زانیاری و هەروە هەواڵی ڕۆژی دەواازەی ڕاپەڕین و هەروە ڕانی بۆ ئێمە ئەگواستەوە. بەڕاستی کۆچی دوای و هەروە هەواڵی مردنی کاکە هونەر ڕەسوڵ زۆر بە ئازار بوو، ینی هەمومان تاسابووین، باوەڕمان نەکرد کە ڕۆژە لە ڕۆژان کاکە هونەر بەجێمان بێڵێت. بۆیە لێرە پرسە سەرخۆشی خۆمان ڕاستەی بنەماڵە و هەروە خانەوادە و خێزان و هەروە کچە جوانەکەیەکەم ئیشەڵا دوانە خۆشیانە بێت، خوای گەورە سەبوریان بدات و هەروە تەمەنی درێژی بۆ کچە جوانەکەی بەجێ هێشت بێت و ئیشەڵا ڕۆحی شادە بێت و جێی بەهەشتە بێت. دووبارە زۆر بەداخەوین بۆ لە دەستدانی کاکە هونەر، بۆ لە دەستدانی ئەو پامنێرە زۆر چالاک و بەتوانە لا کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بێگومان کە جێگەی دیارە بێت، دووبارە ڕۆحی شاد بێت. خۆشەویستانی ئێمە دەست دەکەین بە پرۆگرامی ئەمڕۆمان کە ئەمڕۆ باس لەم کتێبەکەین کە ئەمە لە ئەرشیفی شارەوە باس لە ژیان نامەوە هەروە بەرهەمەکانی هونەرمەندی کۆچکرد و ئەحمەد شەماڵەکە، وەک دەزانی کە ئەحمەد شەماڵێکێکە لەو هونەرمەندانی کە لە سەردەمی خۆی و هەروە لە کاتی خۆیان کە کۆمەڵێک بەرهەمی زۆر جوانی هەبووە و هەروە خزمەتێکی گەورەی بە هونەری کوردی کردووە کە هەمیشە کۆمەڵێک بەرهەمی هەبووە کە هەمیشە کە بە ئێستاشەوە کە گەنجەکانمان گوێ لە دەنگ و لە سەدا و هەروە لە شارەکانی ئەم هونەرمەندە ئازیز و خۆشەویستاکەن. بۆیە ئێمە بە پێویستی زانی کە لە پرۆگرامەکەماندا هەمیشە ئاوڕێک لە بەرهەمەکان و هەروە لە ئەرشیف و لە ژیاننامەی ئەو هونەرمەندە کۆچکردوانە بدەینەوە کە ساڵانێکی زۆر خزمەتیان کردو کە لە ئێستاە لە ژیانە نەماون. دووبارە درود بۆ ڕوحی پاکی ئەو کەڵە هونەرمەندە و ئیشەڵا جێی بەهەشتی بەرینە. خۆشەویستانی ئێمە ئەم کتێبە لەلایەن کاک ڕەئوف شێخ جەمیلەوە ئامادە کراوە کە هەموو بەرهەمەکانی کۆکراوەتەوە و هەروە نووسراوەتەوە لەم کتێبەیە کە کۆمەڵێک بەرهەمیش گۆرانیە و هەروەها مەقام و چەند بەرهەمێکی کەوە بێگومانە کتێبە پێگاتووە لە کۆمەڵێک وێنەی نەبینراوی هونەرمەندی کۆچکرد و ئەحمەد شەماڵ. دەشمە لە میوانەکەم کاک ڕەئوف شێخ جەمیل. کاک ڕەئوف بەخێر بێیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بۆ تەلەڤیزۆنەکەدان و بەرنامە جوانەکەتان خەمناکی خۆشم دەبڕم بۆ ئەو هاوڕێ جوانەمەرگە کە دوێنێ لە پێناوی هونەر و لە پێناوی تەلەڤیزۆنتان شەید بووە. زۆر سپاس کاک ڕەئوف گیان. کاک ڕەئوف ئەمێ سەرەتا ئاماژە بۆ بکەم کە بێگومان ئەمە یەکەم کتێبی تۆ نییە لە ئەرشیفی شارەوە، بێگومان کۆمەڵێک بەرهەم و کتێبی کەت نووسیوەوە هەروە بڵاوت کردوێتەوە. پێم خۆشە خۆت ئاماژە بە بەرهەم و بە کتێبەکانە بکەیت. من لە فەیسبووکی خۆشمە هەمیشە بڵایە کەمانێ حوتەمین کتێبمە لە چاپکراوەکانم، چوارەمین کتێبیشمە لە ئەرشیفی شارەوانێ. باشە. بەرهەم یەکەمم بە ناوی پشە سوورەوانە کە شعری بۆ مناڵانە، بەرهەمی دووەم هەر گوڵ و هەنگ و پەپلە شەرمنان، بەرهەمی سێم گوڵاڵە هەشعرە،
بەرهەمی لە ئەرشیفی شاری شەوانێ یەکەم یەحیا ئەفەندی وێنەگەر مێژوویە، دووهەم شەقامی ئیبراهیم پاشا لە مێژووی شاری سلێمانیدا. ئەویش کۆمەڵێک هەل لە گەور پیاوان و لا پیاوەنەوەکانی سلێمانی و گەڕەکان و شتەکان بزین و کردوتوانێ وەکو شەقامی ئیبراهیم پاشا، وەکو خان قڕەکان، وەکو مەسەلەن حاجی کەریم پێگا شێخی نقڵ، وەکو حاجی خدری وێنەفرۆش، کۆمەڵێشتی زۆری تیایە. هەموو ئەو کەساتیانێکی زۆری تیا و کۆمەڵشتی تریش کوردەواریشم باس کرد، خەت داخواردنی کوردەواری باس کردووە، شۆ باس کردووە لەوەیە کە تایبەتەن بە شاری سلێمانی. هەمووی ئەرشیفی شارە. بەرهەمی سێمم ژیاننامەی خۆمە لەو ڕۆژگارانی کە گەنج بووم لەگەڵ کۆمەڵی گەنجی ئەم شارەیە ئێمە تێکۆشاوین، وەکو ژیاننامێک بە ناوی مەفرەزەی تۆڵەوە کردومە کەویش چەندەها شەیدی تیا، چەندها تێکۆشێتیانە تا بەرگەکەشی ڕسمی شەیدەکان بۆ داناوە وەکو ڕەمزێک. کتێبی چوارمیشم ئەم کتێبێ کە لە بەردەست ئێمەیە و ئەمڕۆ ئاماژەی پێکەین کە لە بەردەستی جامتانەیە بەنای ئەحمەد شەماڵ کێشە ئەرشیفی شارە، یەکێکە لەو کەسەی کە لە پێناوی ئەم شارەیەژە ئەم شارەشان مردووە. بێگومان پێم خۆشە چەندێ ڕێک لە ژیاننامەی هونەرمەندی کۆشکرد و ئەحمەد شەماڵتان بۆ بخوێنبەوە کە ڕاستە لاوچەکەم تا زۆر هەمومان ئاشنایەتیمان هەبێت لەسەر ژیانی ئەم کەڵە هونەرمەندا کە چۆن ژیاوەکە هەمیشە باسەوە کراوە کە ژیانێکی زۆر ناسۆر و ناڕەحەتی هەبووە، کە هەمیشە گلەی و گازندەی لە ژیان هەبووە، بە هەژاری ژیاوە هەروە بە خوێندنی تەواو نەکردووە. بێگومان خوێنەواریشی نییە، بێگومان خوێنەواری نەبووە و لەسەر و هەموو ئەمەشانەوە لەسەر و هەموو ئەمانەوە کە کۆمەڵێک بەرهەمی جوانی نووسیوە، کۆمەڵە مەقامی جوانی نووسیوە. ئەحمەد شەماڵ کە ناوی ئەحمەد مەحموود محەممەد سنەیە لە ساڵی 1922 لە گەڕەکی سەرشەقام لەدایک بووە کە هەر بە منداڵی وەکو ئاماژە بێکەن کە ئارەزوی گۆرانی وتنی هەبووە تا گەورە بووە بەهۆی ئەوەی کە قەتارچی بووە لە نێوان شارەکانی کوردستاندا بە تەواوی دەستی بە گۆرانی وتن کردووە، بەڵام بەهۆی ئەوەی کە هیچ ئامێرێکی تۆمارکردن نەبووە لەو سەردەمەیە، هیچ کاسێتێکی ئەو سەردەمەی نییە و تەنها بە گۆرانی بێش ناوبانگی هەبوو و هەر لە ساڵانی 1950 دەستی کردووە بە گۆرانی وتن، جگە لە گۆرانی هەموو جۆرە مەقامێکی وتووە وەکو قەتار، ئەڵاوەیسی و هەموو جۆرەکانی حەیرانی وتووە. لە ڕادۆی بەغداد هیچ گۆرانی هەیە و بێگومان ژیاننامەکەی بە دوور و درێژی کاکراوە باس لێو کراوە، بەڵام پێم خۆش بوو ئەو چەند دیێڕە بۆ بینەرەکانمان بخوێنمەوە. کاکراوە وەکو باس کردیانی ئەو چوار کتێبەش کە لە ئارشیفی شارە و ئاماژە و پێکردکان و سیتۆ بڵاوە کردوێتەوە، ئەمەش نوێترین کتێبیانە. چۆن بیرە لۆ کردووە کە ژیاننامە و بەرهەمەکانی ئەحمەد شەماڵ هەڵبژێری لە خۆشەویستی و ئەشقی تۆ بۆ ئەم هونەرمەندە بووە یاخۆت چۆکارێکی کردووە؟ ئەحمەد شەماڵ من هەر ئەم کتێبەم نییە، یەحیا ئەفەندی وێنەگەر یەکێکە لە وێنەگرە کوێنەکانی شاری سلێمانی لە ساڵی 1924 هاتوۆتە سلێمانیوانێ. وێنەکانی شاری سلێمانی مەسەلەن وەکو پیاوەنەبانەکان وەکو شێخ مەحموودی نەمر، وەکو حەفسەخانی نەقیب، وەکو محمودخانی دزلی، پیرخولە پیزا، هەموو ئەو گۆرە ئەو پیاوە عەشاریەکان وەکو شێخ عەبدولکەریم کەرێبچنە، ئەمانە هەمووی هاتون ڕسمیان لاگرتووە، چونکە ئەو کاتە وێنە زۆر کەم بووە، مەجبوور ئەوانە خەڵکیان ڕسمیان گرتووە بە یادگای ئەم پیاوە هەموو شتێکی کردووە. ئەو شی کردووەتەوانێت کە چی بووە، کەس نەیزانێت شاعیر و شاعیرێکی بەتوانا بووە، یعنی وەرگێڕ و ئینگلیزیزانێکی زۆر بەخوات بە تورکی زانی و فارسی، ئەمانە هەمی ڕووکرە و ئەرشیفێکی شامی ئەو پیاوەم زیینە کردووەتەوانی کە توانیمە کتێبێکی وەکوی لەسەرکەم. ئەم پیاوە شەماڵ کە لە ساڵی 1920 لە شاری سلێمانی لەدایک بووە و پیاوێکی زۆر فەقیر حاڵی داماوی ڕوتو ڕەجاڵ بووە، نەخوێندەوار بوو، ئیژەم بەڵام دەنگێکی زۆر زوڵاڵی و گڕ و خۆشی هەبووە کە خەڵکێکی زۆر مەعجیبی گۆرانیەکانی بوون، هەمیشە لە بەخۆی گۆرانیەوە کاتە هیچ تەجیل و شتێ نەبووە لە شارە تاوکو بۆی تۆمارکەن و ئەمانە، هەتا ساڵی 1950کان تا 50 بەدواوانێ اینجا تەجیل و لە تۆمارکە هاتوۆتە شاری سلێمانی و دەوردە گۆرانەکان بۆ حتا لەو کاتە شەهەر نەیبووە، بەڵام لە ڕادیۆی بەغا وەریان گرتووم گۆرانی تەجیل کردووە. بێ لەوەش کە لەوێش گۆرانی تۆ شانۆگەریشی هەبووە، شانۆگەریکی زۆر خۆشکە هەمیم نووسیوە توانیاویش بە جۆدی کاگ محەممەد مەردان کەلەپورناسی سلێمانی سەرکی کەلەپوری سلێمانیە، شانۆگەریەکەی نووسیوە توانێت کە چەندها پەڕەیە ئەمی شەمی لە دوتێک لەوازدام چارێکێکە خایەنێت کە لاسایی سەر باو بووە، خەڵکی لاسایی پیاوەکانی ئشارە زوریان کردەوە هاتون چۆن هاتون بە سلێمانی بە سیارە و بە چۆن گەشتۆ بە عەرەبان و چونەتە لای دکتۆر بەلەن زانان و چونەتە چایخانەکان وەرحاصڵ اینجا دوایی بە گۆرانێک زۆر خۆش کۆتایی بێگومان ئەکاکراوە بێگومان دەستکەوتنی هەموو ئەم زانیاری وردەکاریان و بەرهەمەکان و خۆدوێتی ئەو بەرهەمە شانۆیە کارێکی ئاسان نەبووە. ئاسان نییە، من شتێکم بۆ کردووە حتا لە پێشەکەکە من ئەوە شم نووسیوە، ئەڵێم
چۆن خۆشم میستوە چۆن ئەم پیاوە بەدەنگەکەی خۆشم میستوە اینجا دوایی کە ناسیمەوە کەمێکیش ناسیمە زۆر نا بەڵام هەمیشەم خۆشم میستۆ پیاوە بە حاتیش من نالم نم خواردوەڵام هیچ خواردنێک منە بەڵام دایمەن پێی مەسد بووم بە گۆرانیەکانی هەمیشە گوێگیرێکی باشی هەمیشەش لەوانەیە ساش بڵێم 15 کاپسیەتیم هەیە و هەمیشە لە سیارەکەشم هەمیشە ئەو ئەحمەد شەماڵ لێدەم لەبەری کە زەنگێکی زۆر زوڵالی هەیە زۆر حەزینە بۆ ئەو خەڵکە اینجا من لە پێشەکیەکە نووسیمە ئەڵەتم لەو بەدبەختتر تەنها منم کە خەمخۆری بووم و هەتا لە توانان بێدە کتێبێ دەربارەی ژیان و گۆرانیەکان مەقامەکانی بنووسم بیخەمە ڕیزی گۆرانی بێژەکانی هاوڕێیانێ خۆ ئەگەر لەوان زیاتر نەبێت کەمتر نییە منش بۆیە ینی هەمیشە لەو خەیاڵام کێ شتێکی بۆ بکە زۆر هەواڵم پرسیار کاکە وەڵای شیرێکی و هەیە بڵام ئەی بچۆن ئەی 200 شیرتی لەکوێ بوو یان 200 کاسێتی لەکوێ بە هەموو گۆرانی ئەگەر یەک ئەمانە قسەن یان هیوایە دەتوانیانەوە توانێت تۆ قسەی بکایان ریچە بەڵام ئەی بۆ من توانی مەکتەبێکی ئاوای لەسەر کۆکەمانە هەر لە یادگارەکانی هەر لە قسەی بنماڵەکەی لە خۆشەردی هەمی گۆرانەکانی بێ منیسان لە هەموو گۆرانەکان هەش لە گۆرانی نووسیوەتوانێ بەڵام بۆی کە خوێنەر هیلاک نەکەم جنا خۆتانی بڵێ گۆرانەکانی ئەحمەد شەماڵ لە مەقامەکانیان کۆمەڵی مەقام نووسیوەتەوانێ کە بەردەکا بە ئاو بەو نەخوێنەواری داماوی خۆی ئەگەر ڕوخسەتم بیت من توانم مەقامەکان ئەمە هەر مەقامی خۆیەتی حتا لە گۆرانەکانی نووسیمە ئەم پیاوە لە مەقام ئەم پیاوە خیامی کودۆ بەس کەس پێی نازانێت بۆی نەخوێنە داماوێکەوانە ئەوەی کە زۆر دڵی خەڵکەکە ئەو هەمیشە گەنجەکان لێ ئێرمانی کاڵێ ئەوە من پیر بووم و سەرەی مردنمە سەرەی گیانکێشان و ڕۆح دەرهاتنمە چاوەڕێی مەڵاو تەڵقین و بەرد و کفنمە قەومەکانم براکانم وەسیەتێکتان بۆ دەکەم ئەگەر مردم تخوا بمبن بۆ شەیدان شینم بۆ بکرن بە دڵ و بەگیان بڵێن حیفی ڕۆی لە دەستمان چوو کاکە شەماڵ گیان ئاخ من چیم کردو ئاخ من چی بکەم لە دەستپیری و لە دەست مردن ئەی فەقیر حاڵی فەلەک باگلەیی بێ لە لای تۆ منت خستە ئێستا بۆچی دەتکوشتم بە مناڵی سەیریکەن من چیم لێ هاتووە من ئەوەندە پیر بووم پاڵم پێوە ئەنێن هەڵناسم بە باک ڕەحمەت لە قەبری پێشینان ئەڵێ گورگ کە پیر بوو ئەبێ بە مەخسەرەی سەگ ئەی خوایە دەبێ من چیم کرد بێ ون گوناحم چییە من خراپم بۆ خۆم نەبێ بۆ کەسم نییە بینێ بە حەماڵی و بینێ بە کرێکاری و سەردەمێکی شوان بووم ڕسوا و سەرگەردان هەر ڕنج بەبا بووم اینجا وەرن تەکبیرێکم بۆ بکەن ئەمە نفوسە یا تیری قورەت ئێستا برا بچووکی خۆتان تونچیە لە حەمامی سوورەت ئەی بۆ کوڕێکی ژیر و زانا و ئاقڵ هەڵی بێنێ ئەم مەتەڵە خواردنی برا بچووکی خۆتان هەر تاڵ و دووکەڵە یعنی ئەمە هەمووی باسی مەعانات و ژیانی و فەقیر حاڵی و تونچێتی و جارچێتی و عەرەبانچێتی ئەم مەقامانەوە دەربڕیوە بە نەخوێنەواری خۆ ئەم هۆنرایی هۆنیەوە توانێت ئەگەر کابرایەک زۆر ڕوت و ڕەجاڵ نەبێ ئەگەر زۆر چەوسانی ژیان و ناحەزیەکانی ژیان و نەڕەحەتەکانی ژیانی بێت ئەتوانی ئەم شتانە بڵێت ئەمەش یەکێک بووە لە هۆکارەکانی کێکێکە زۆر ینی کاریگەری لەسەر گەنجانی گەنجان پیاوە پیر بووە بەڵام ڕەفیقی گەنجان بووە گەنجانیش بۆ گەنجی ڕەفیقی ئەم پیرەیان کردووە بۆ هەمیشە ینی ئەهلی خواردنەوە بوون و گەنجانی ئەو ڕۆژگارن ئەو کاتەژەوەنە تەلەڤیزیۆن و باوی شتان نەبووە حتا تەلەڤیزیۆنیش نەبووە ڕۆشتون بۆ دەشتەکان مەسەلە چوو بۆ سەرچنا چوو بۆ بەختیاری چوون بۆ دوکان چوون بۆ ئەحماوە چوون بە سەرای سوبحانەغا بە تایبەت تەپڵ و دەفسنجار و نەیشتیان بردەوت خۆیان دانیشتن خۆیان مەس کردو حتا کاسێتێکیشیان دەرکردو لەسەر ئەو مەزوعە مەسەڵەن پێڵە ئەحمەد شەماڵ لەگەڵ نووری حەوە ئەحمەد شەماڵ لەگەڵ ئاواتی ئامە قەرەج ئەحمەد شەماڵ حتا ئەم ئەحمەد شەماڵە یعنی هەر لەگەڵ گەنجانی نەیبوو لەگەڵ حەسەن زیرەک گۆرانی هەیە لەگەڵ حەمام لێر کاسێتێکی تەواوی هەیە لەگەڵ کەریم خەمزەیی لەگەڵ من هەموو ئەو ناوانەشم نووسیوەتەوە لێرایە کە ئەو کەسانەی ئەو کەسانی کە گۆرانیان لەگەڵ ئەحمەد شەماڵە هەیە یعنی نەک پەنجەکانی دەست تێگەی ئەڵێ شەماڵ و حەسەن زیرەک شەماڵ و محەممەد ماملێ شەماڵ و ئاواتی ئامەقەرەج حەورە هەش کاسێتیان هەیە بەیەکوانێ شەماڵ و نووری حەوبراسێکە شەماڵ و عەلە ڕەش پێنج کاس شەماڵ و کەریم خەمزەی شەش کاسێت شەماڵ و سەلاح داودە شەماڵ و فایق داودە شەماڵ و جەلال و نووری شەماڵ و حەمەی پیرە شەماڵ و ئیبراهیم خەیات ئەو گۆران بێژەوانان شەماڵ و عوسمانی خاڵە حەمە سێ کاس شەماڵ و مچەی بابەگەورە شەماڵ و ئەحمەد یعنی ڕزگاری مەجبەر لە ماڵی چەندەها گۆرانی بێژی تریش کە من ناو کە دانیشتن و هەروە کۆبوونەوەی هەبوو چەندەها گۆرانی ڕەوف قسێکی ینی هەمیشە وتراوە ینی بەداخۆکان قسێ هەیە بەڵام ئەوترێت کە بەرهەمەکانی یاخود گۆرانەکان و مقاماتەکانی ئەحمەد شەماڵ شومە ینی ئەو کەسێکە گوێی لێگرە بەڵام خەڵکەکەوای هاتووە ئەو مەسەلەیە ئێستا تۆ ئەگەر ئەو نەوی دەروێشەکانی بینیوە دەروێشەکان پێش ئەوەی کە ئینکردن بە تەپڵ و بەین حاڵیان لێ ئەم
ئەو گۆرانیانی کە ئێلە بە دەفسنجار و بەڵڕ بوو بە تەپڵەوە ئەیە زیاتر شێوەیەکی حاڵی هاتنی هەیە ئەم گەنجانە ئەگەر لەگەڵ خۆی نیان خواردوی دانەنیشت بێتن کاسێتەکان بردۆ لەو ژینانە لیانە گویان لێگرتووە جاکە گیان لێگرتووە ئەمەیان خواردۆ تۆ بەلاوە خواردۆتوانێ خۆ ئەگەر شەڕێکیان نەکرد لەگەڵ یەکترا لە ناو خەڵکە لەوانێ بە ماتۆ ڕۆشت بێتن ئەمە نرخی ڕۆشتنی تووشی کاریگەرێکی زۆری بەس ئەوەیە کاریگەرێکە بەدمەستی کردوون ئەحمەد شەماڵ ئەمەیان لێداوە بەدمەستی کردوون و لێوەگەیان تووشی ئەو بێ پیانەڵەن شوماڵە وڵای شومە نایبن تووشی شتێکە بین یعنی ئەمەەی بەدمەستکن لە خۆشی شیرتەکان نەک خراپی و ناخۆشی و لە خۆشی گۆرانەکان و مەقامەکانی بەس مەست بوون کە بەس مەچی خۆیان کێشاوە بە شتێکە شەڕێکیان ئەوەی مەسەلەکە گینای کاکڕۆ ماوەی 2 ساڵە دو ساڵ زیاترە سەرقاڵی ئامادەکردن و نووسینەوەی ئەم کتێبە و کە ئەوکو خۆشە دەخسەکانە ئاماژە پێکرد کە چاپێکەوتنی ڕاستەخۆت هەبووە لەگەڵ بنەماڵی هونەرمەندی کۆشکرد و ئەحمەد شەماڵە ئەوان تا چەند ینی ئامادەی ئەویان تیا بوو یاخۆ تیان خۆش بوو کە خۆشحاڵی حتىکتێبەکان بەندێکم بۆ بزن کچەکانی مناڵەکان دەستیان کرد بە گریان کە باوکیان بینێ بۆ شێوەیە کامەرانی برازای کە برازای توی زاواشێتی کچێکێتی زۆر خۆشحاڵ بوو پێ حەز زۆر زۆری ینی لە خۆشییان زای چی بکەن کەوتیان کە تۆ کتێبێکی دەرکەیت و ئێمە بەسەرەکەی تۆ شەماڵ بەسەرەکەی تۆ زیینویەکەی تۆ بە کوردەکەی هەمیان مقابلەکان زۆر جوان کردو قسەی ڕاستیان ناو بەدەستەوە بەسیات باسی کەساسی باوکیان کردووە ئەم پیاوە یعنی هەموو ئەو ژیان نامەیە گە بڵم پڕ بە پێستی خۆیەتی تواوە تون چی بۆ لە ساڵی 1970 تا تاوکو مردیش 27 ساڵ لەم حمامی سوورە چوەتە ئەو تونەی گرڕا و ئینی کردو تۆ جگەری کۆمەڵی گەنج چوون بە لای ڕۆژان ڕسمیان گرتووە چایخانەی هەبوویان جێفر ئەمانە کاسپی ئەم پیاوە بووە ئەگەر یەکێکیش داوەتی گەرمی کرێ بۆ ماڵیان شتێ ڕۆشتە گۆرانی خۆی تۆ خۆی مەسکردەوە تا نیوە شەوی ناتوە چوو دەرگای ماڵەکە خۆ کچەکەی لەڵێ هاتەوە بێدەنگ و بانی زوو دەرەفەڕیەوە چووە بەس ئەوە بۆ وەکو گوڵ نەیەشت و ئێمە احتیاج بینەوەانە بە خێوی کردوون و دائیمەن بەسەرمانەوە بۆ یەکێکە لەو هونەرمەندانەشی کە وێنەی کەمە کاکڕۆکامەش کێشەی بۆ تۆ دروستکرد بوو ینی فەوتاوەن یاخود پارێزگاری لێ نەکرا بەڵام وێنەکان زۆر کەسێ نازە ئێستا ئەم وێنەیە کە جەناب تەیبینی ئەم وێنەیە من زۆر بە دوایە گەڕم لە گەنجێتیمان لە تۆمەرگای خیان بینیومە دوایی نەمەزانی چۆن پیاکەم لەم ئەخیرات چووموانە پرسیارم کردوانە حتا پێیان کرد ئیسماعیل محەممەدی شاعیر لە فەیسبووکا بۆیانم لە کۆمپیوتەرا کەسم ئەوە اینجا قسمەت ئەبە وێنەیەکی ترە کە مامۆستا ئەحمەد حوسێن بە یادگاری و بەریان گرتووە ئەمە شەوەزیر کردووە بەڵام کۆمەڵی وێنی نەبینلاو هەیە مەسەلەن ئەحمەد شەماڵ تا ئێستا من ئەو کۆمەڵانی کە لە ماڵی خۆیان وەرم گرتووە ئەمە ئەگەر خەڵک زۆر دیقەتی بات وێنەی ئەحمەد شەماڵ و فەریقەکێر و ئەوانە کە لە دووکان وەختی خۆی بەلۆری چوون لۆری سکانیا هەڵسان ڕۆشت بەسەر ئەمان لە ماڵەکانیان وەرگرتووە مەسەلەن وێنێکی خۆی مامەڕیشەشی تیا وێنەی مامەڕیشی تیا ئەمە نوری حەوبراوانە ئەمە چیرۆکێکیشیە لە پشتۆکە ئەم وێنانە شەن زۆر کەم بینراون مەسەلەن لەگەڵ بلێ سەعکەر و لەگەڵ کیا و لەگەڵ کیا گەنجان و ئەمانە مەسەلەن وێنەی تایە زۆر کۆنا کە من هەر لە بۆی ئەتەنێت توشتوانێ تۆزێک پاکتۆ بە کۆمپیوتەرەوانێ ئەم وێنانە هە زۆر کەم ئەبینرێن مەسەلەن لەگەڵ مامەڕیشا وێنەی هەیە لەگەڵ شەید مەلا ئاواری گەرمیانە شارێکیشی بۆ داڕشتووە زۆر خۆشویست ئەحمەد شەماڵ لە 84 مامەڕیشە زۆر زۆری خۆشەیە مەجال نەبوو وەختی خۆی بینێ لە بەدوایە بۆ دەروانێ جوابی بۆ نردووە کە جوابی بۆ نردووە لە 84 وتی ئەوێ ئەی لای مامەڕیشە بێ بۆلای ئەوێ زۆر بە خۆشحاڵیەوە چۆ بۆ لای کە چووە بۆ لای مامەڕیشە ئیتر شوێنی بۆ داناوە و چی ئەمانە وتێتی ئەوم ئەبێم ئاهەنگێکی زۆر خۆشمان بۆ کەرچووە لە باتی ئەوەی خۆی ئەم گۆرانی خۆیەتی لەولا هاتم بە ڕێبواری ڕێم کەوتە باخی بەختیاری پڕ بوو لە گوڵ و گوڵزاری گوڵێکیان دامێ بە دیاری کە چوو بۆ مامەڕیشە ئەم گۆرانی تو وای نەوتووە وتوێتی لەولا هاتم بە ڕێباری ڕێم کەوتە تەکەی جەباری مامەڕیشە بە یادگاری گوڵێکی دامێ بە دیاری مامەڕیشە لە حەلیا باشی پیا کردو و دەستی کرد ماچکردن بە ساقەوە بە قوربانی خەڵکەکەیت تا بەیانیانشتۆخی حتا بەیانیشەم دیسان دەستی کرد بە ئاهەنگیڕان لە تەکەی جەباری لای چەمچەماڵ وێنەکەش ئەمە وێنەی مامەڕیشە ئەوە نوێنەی مامەڕیشە لەگەڵ ئەحمەد شەماڵە یعنی زۆر کەم ناڵم دەبیدراوە بەڵام لەوا چ بەسەر چویان خەڵک لە بیرشی بێتەوە بەڵام زیرم کردوتوانێت لەم کتێبەیە دەستەکانە خۆش کاگڕەوە کۆمەڵی وێنەی سا مەسەن کەس خێزانەکەی نەبینیم ئەوە خێزانەکەیتی کەس مناڵەکانی نەبین هەمی دانراویانی بەڵێ ئەوە خێزانەکەیتی ئەوە خێزانی ئەحمەد شەماڵە کە من دامناوە ئەمانە هەمی زیندووکردنەوەیە اینجا کۆمەڵێک نووسری زۆر شازی سلێمانی ئەحمەد سالار شانۆکار هونەرمەندێکی زۆر گەورە
کە بە زۆر بە جوانی بۆی باس کردوم لە نامەنووسینێکە بۆی نردوم کە ئەڵێ دەوەش ئەحمەد سالار و عباس ئەبوو شوارە بوو ئەحمەد شەماڵە ئەوش قسۆتۆ ناڵم نەبیداوە زۆرە ئێستا کۆمپیوتەریشێکی لێگوم ئەنتەرنێت لێگوم کاتە هەموو بیرەوەرەکانی ئەو نووسەرانە ئەمەش مامەسا چۆن بگوێتی بە ڕادی بەغاچۆی ناچۆن بگوێتی بۆ تەلەڤیزۆنی کەرکووک لە شیعری عفو لە فیلمی هینا ئەوەی تەمسیلشیان هەیە ئێستا بوتم لە پێشا باسم کرد بۆم نایەت زۆر باشە کۆمەڵێک گۆرانی نووسیوەتەوانێ کۆمەڵێک گۆرانی ئێستا ئەمەی کە جەنابەوە مەقام بێ بوو بم خێنیتوانێ ئەوەی کە لە تەلەڤیزۆن زۆر بەناوبانگە نوێیان کردوتەوانێ لەوانەیە ئێستا بەم دەنگی من هیچ بەڵام دەنگێکی زۆر حەزین زۆر خۆش کە بە کلیپێکی زۆر جوانی شاری سلێمانی هەموو خەڵکەکەیسان خەیاتەکان و نازانم خۆ تێشتێ بینێ دەڵێ ئیختیار بووم دوعام لێ مەکە بە قسەی خەڵکیم لەگەڵ مەکە مەیلەنگێنە چوار دەوری مەم کرد ئاوێنە خۆتی لێمە دەمەشکێنە بیستمە شیرین دەخوێ لەسەر دڵما بۆتە گرێنان و ئاوم پێ ناخورێ اختیار بووم دوعام لێمە ئەمە گۆرانیە کە لەگەڵ کۆمەڵی مەقامی زۆر جوانە نوێ کراوەتەوە نوێ کاتی پرۆگرامەکە هیچ نەماوە بێکمان قسەکردن لەسەر ژیان نام و بەرهەمەکانی ئەم کاڵە هونەرمەندانە کاتێکی زۆر زیاترەیە بەڵام من خۆشحاڵ بووم کە تۆ ئەمڕۆ لەگەڵمان نبوویت و هەر بە ئەو دەرفەتە بەردی دێ خوێنەوارە خوێنەران دو ساڵێ برادری گوتی بۆی ئەو نووسیوە کە من ئەو نم ڕەنجا و خۆتیوتم من هیچم نەکردەوەی تاکو خۆم شتی بۆ بنووسم من بە خۆشحاڵی و بۆم کردووە هیلاکیش نەبووم زۆر سپاسی دکتۆر تەها ڕەسوڵ ئەەکەم هەم پەیکەرەکەی بۆ بکەم کتێبشی چاپ کرد لەو کاتیا خۆم نمتوانی و زۆر سپاسی ئەو نووسرانە ئەەکەم کە بنیان بەسەر کردوانێ و سپاسی ئەو گۆرانی بێژانک و کاکەریم خەمزەیەک و عەلەڕژ و کاک ئەلیسوولانە هەموو یارمەتی منیانە و بە چاوپێکردنی ڤیدیۆیی قسەیان هەموو شتەکانیان بۆ قسە خستوە سەرم کتێبە زۆر سپاس بۆ جەنابی شتەکەم خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمان نابی بە هیوای بەردەوامی تەمەندرێژی و لەش ساقی بۆ بەڕێزت بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم کە سووتان لە پرۆگرامی ئەمڕۆمان بینی بێت بە هیوای تەندروستێکی باش دووبارە بۆ گشت لایەکتان ئێوارێکی خۆش و ماڵاوە